سڵاوتان لێبێ بەڕێزان بە خێراتنی مانگی پیرۆزی ڕەمەزانەکەین لە هەموو لایەک. ئێمە پرسیارێکی زۆرمان بۆیە ئەو کەسانەی کە نەخۆشی سنگوسیەکانیان هەیە ئایا ئەمانە ئەتوانن بە ڕۆژوو بنیان نا، و پرسیاری دووەم شێوازی بەکارهێنانی دەرمانەکانە، ئایا چۆن دەرمانەکانیان بەکاربێنن. ئێمە بە شێوەیەکی گشتی نەخۆشی سنگوسیەکان ئەەکەین بە 4 جۆر گروپەوە. گروپی یەکەم ئەو کەسانن کە تووشی هەوکردن یان ئیلتیهابی سیەکان ئەبن. ئەم جۆرە گروپە بەڕاستی ئەگەر ئیلتیهابەکان زۆر بەهێز نەبێ، نەگەشت بێت ئەوەی لە خەستەخانە داخڵ ببن ویان ئۆکسجینیان دانەبەزی بێ، ئەمانە ئەتوانن بە ڕۆژوو بن بەبێ هیچ کێشەیەک و ئەتوانن دەرمانەکانیان لە کاتی بەربانگ و لە پارشێوە بەکاربێنن. بەڵام ئەگەر بێت و ئیلتیهابەکان زۆر بەهێز بێ، پێویستی بە داخڵبوون بێت، ئەوە باشتر وایە ئەو چەند ڕۆژێک تا لە ئیلتیهابەکان دائەبەزێت و لە خەستەخانە دەرەچن، باشتر وایە ئەم جۆرە نەخۆشانە بە ڕۆژوو نەبن تا لە خەستەخانە دەرەچن. ئەمە جۆری یەکەمی نەخۆشەکان. جۆری دووەمی نەخۆشەکان ئەو نەخۆشانن کە ڕەبوو و حساسیەتی یان قەسەباتی درێژخایەنیان هەیە و پەمپیان هەیە، و ئەم کەسانش بە هەمان شێوە ئەگەر بێت و نەخۆشیەکان زۆر بەهێز نەبێت و داخڵبوونی خەستەخانەی نەبێ و ئۆکسجینیان دانەبەزی بێ، هەموو ئەمانە ئەتوانن بە ڕۆژوو بن بەبێ هیچ کێشەیەک و دەرمانەکانیان لە پارشێ و بەربانگا بەکاربێنن. و پرسیارێکی زۆریشمان بۆیە سەبارەت بە پەمپەکان. پەمپ ئەو کەسانی کە پەمپ بەکار ئێنن ئەتوانن تەنانەت لە کاتی ڕۆژیشە بەکاری بێنن، چونکە پەمپ بە هیچ شێوەیەک ڕۆژوو ناشکێنێ، و ئەگەر کەسێک بۆ نمونە لە ڕۆژێکە ڕەبۆی هەیە، لە ڕۆژێکە پێویستی بەوەیە 4 جار پەمپ بەکاربێنێ یا 3 جار پەمپ بەکاربێنێ، ئەتوانێت ئەو دوو پەمپەی کە لە ڕۆژە لە کاتی ڕەمەزانە بەکارێنێ بەکاری بێنێ بەبێ ئەوەی ڕۆژەکەی بشکێت. و جۆری سێهەمی نەخۆشەکان ئەو نەخۆشانن کە گری سیەکانیان هەیە یان لە نەخۆشخانەی هیوان یان سەرەتانی سیەکانیان هەیە. ئەم نەخۆشانە ئەگەر بێت و نەخۆشەکانیان زۆر قورس بێت یان لە ژێر دەرمانی کیمیاویە بن یان چارەسەرێکی تەواوەتیان بۆ نەکرابێ، ئەم نەخۆشانە باشتر وایە بە ڕۆژوو نەبن. بەڵام ئەگەر بێت و کەسەکە نەخۆشێکی سەرەتانی هەبێ و نەخۆشیەکەی بەباشی کۆنتترۆل کرابێ و حالیان لە ژێر دەرمانی کیمیاویان نەبێت، ئەوانە ئەتوانن بە ڕۆژوو بن و کێشیان نابێ ئینشاءڵڵا. و گروپی چوارەمی نەخۆشی سیەکان ئەو کەسانن کە فەشەلی سیەکانیان هەیە یا ڕیشاڵی سیەکانیان هەیە کە لەسەر جێگەن و لەسەر ئۆکسجینن و یان نەخۆشەکان پێویستیان بە ئۆکسجینە، لە ڕاستیە باشتر وایە ئەم کەسانە بە ڕۆژوو نەبن، چکە ڕۆژۆکە تەسیر لە نەخۆشیەکانیان ئەکات. هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ئەخوازین.